یەکێک لەو چینانی کۆمەڵگا کە زۆرترین کاریگەری قەیرانی دارایی هەرێم باری ژیان و گوزەرانی قورس و زەحمەت کردووە ئەو خێزانانان لە خانووی کرێدان و پێویستە لە کاتی خۆی کرێی مەنگانیان بدەن بەبێ ڕەچاوکردن کەمبوونەوەی داهاتی تاک و نەبوونی کاری ڕۆژانەیە. زۆربەی زۆریان کرێچینە کە لەو وەزحەدا کە ئیش و کار و کاسبیش نەمایە کرێچیەکان ئەرچیان زیاتر قورس بیە لە سەرژیانی من یەکێکم کا خێزاندارم بێم و چەشم کە هیچ کار و کاسبیش نییە ئەرچی کرێچیەکان زۆر قورسە لە سەرشانی ئێمە هیوادارم ئەو شوقانەی کە ئێستا تەواو کراینە بدرێنە کرێنشینانی سۆرە. سۆران ئەو قەزای دوای ڕاپەڕین بە شێوەیەکی زۆر خێرا فراوان بوو تەنانەت لە هەندێک شوێن ڕەچاوی نەخشەی بنەڕەتی و ماستەر پلان و خزمەت گوزاری نەکراوە. زۆرترین پێشەلکاریش کراوەتە سەر مڵکی شارەوانی و حکوومەت. بە پێی ئامارەکانی کۆمەڵەی کرێنشینانی کوردستان زیاتر لە 30% دانیشتوانی سنتەری ئەو قەزایە کرێچین و خانووی خۆیان نییە. بەداخەوە تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە پیر هیچ داوایکی کرێنشینان نەهاتووە تا کرێنشینان وەزعیان زۆر نالەبارە لە سنووری سۆران ئەوە جگە لەوەی 3000 کەس لە لای ئێمە تۆمارە ڕێکخراوی زیاتریش هەنە لێرە لە سۆران لە لای ئێوە ژمارەیەکی تر تۆمارە بەداخەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بە پیر داواکاری کرێنشینان وەبێن و بۆیە کرێنشینان وەزعیان نالەبارە لە سنووری سۆران ئەوەش ئەکا ڕێژەکەی لە 130 لە سۆران کرێنشین تۆمار کراوە. لە کاتێکدا داهاتی ڕۆژانی تاک لە هەرێمی کوردستان بە ڕادەیەکی زۆر کەم بۆتەوە بە تایبەتی ئەو کەسانی سەرچاوی ژیانیان پەیوەستە بەو کاری ڕۆژانە دەستیان دەکەوێت بۆ ئەوان زیاتر سنووردار بووە. لە بەرامبەریشدا بەو ڕادەیە نرخی کرێی مانگانی خانوو دانەبەزیوە بۆیە بارقورسی زیاتری لە سەرشانی ئەو چینە دروست کردووە. بەو هۆیشەوە چەندان کێشەی کۆمەڵایەتی دروست بووە ئێستا چەندان سکاڵا لە دادگا بوونیان هەیە و گرفتەکانیش لە زیاد بووندایە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.